ئەو پەتاتە جوانەی کە لە پشتی منەوەیە ئەمە بەرهەمی ناوخۆیەوە بەرهەمی شارە زوورە بەڵام کیلۆی بە 375 دینارە. ئەوەی کە گلەی جوتیارانە ئەوەیە کە لە کاتی پێگەیشتنی بەروبوومی خۆماڵیە بەرهەمەکانیان پارە ناکات. ئێستاش گرفتێکی تر هاتوتە پێشەوە کە ئەویشەوەیە ئەو بازرگانانی کە عەرەبن لە خواری عێراقەوە دێن زۆرترین کڕینیان هەیە لە ئەلوەکانی سلێمانی و هەولێر بەڵام بەهۆیەوەی کە لە بازگەکانی خواری عێراقەوە کە لە هەرێمی کوردستان تێپەڕی پارێکی زۆریان وەکو گومرگ لێسەنن بۆتە گرفت. ئێستا ئەو بازرگانانە کەم دێن بۆ ئەلوەکان بۆیە بەرهەمێکی زۆری ناوخۆ دەمێنێتەوە وەکو ئەم پەتاتەیە کە بەشێکی زۆریشی بەداخەوە خەسارە بێت. یعنی ئێستا ئەمە پەتاتەمان هەیە، پیازمان هەیە، خەیارمان هەیە، تەماتەمان هەیە، هەمووی لە کاتی پێگەشتنی بەرهەمی ناوخۆی ئەگەر بێت و بۆ خواری عێراق نەڕوە ڕەنگە بەرهەمەکە وەکو پێویست پارە نەکات. ئێمە لەم راپۆرتەدا بە دەداچوونەکەی بزانین بەرهەمی ناوخۆ تا چەند زیادی کردووە و تا چەند ڕێگری لە بەرهەمی دەرەکی دەکرێت و ئەو گرفتانە چییە کە ڕوبەڕووی بەرهەمی ناوخۆ بۆتەوە. کاسبکارانی علوەی سلێمانی نیگەرانن لە بەرزی باجی گومرگ لە بازگەکانی عێراق بۆ هۆیشەوە بازرگانانی خوار و ناوەڕاست وەک جاران نایەنە هەرێم بۆ کڕینی بەرهەمەکان. ئەمساڵ بەرهەمی ناوخۆی وەک پەتاتە، پیاز، تەماتە و خەیار بە ڕێژەی لە 125 زیادی کردو و نرخی هەر کیلۆیەکیش لە نێوان 350 بۆ 500 دیناردایە بەڵام گرفتی سەرەکی ساغ نەبوونەوەیەتی. نەخێر بازرگانەکان بۆ خۆیان لێرەکانن بەڵام باوەڕ دەکەی 180 گەڕاوەتەوە جنوب لەبەر چی لەبەر خاتی ئەم سەیتەرانە بە هەموو شێوەیە کە تۆ ئەیبینی ئێستا عەلوقەی سلێمانی فەرم و سەیریکە 180 دابەزیوە لە بەروبوومی خۆماڵی خۆماندا ئەو ڕزقانەی کە لە وڵاتەکانەوە دێ هەموو ڕاستەوخۆ دەڕوا هیچی نایەت سلێمانی لەبەرەوەی کە بڵێن بارێک لە ئێران یان لە تورکیا یا ڕاستەوخۆ پلۆمێکی لێ دەن دەیبەنە بەغا بەڵام ئێمە کە بێتە سلێمانی و چی ئێمە بینێرن چ مشتێکی کە لێمەی دەکڕێ بینێنێتەوە بەغا کیلۆی 100 دینار تا 125 زاری مەسەف دەڕوا باڵە گومرگ و کرێسەیارە و زیاتر گومرگەکەیە گومرگەکە باوەڕ دەکەی من نیم سەعات لە پێش تەلەفۆنم بۆ برادێک کرد دیگو لە سێ شوێن ڕایان گوتم پارەیان لێوەرگتم یەک بە 50,000 تەنێ 50,000 دوایەوە ڕۆشتم توی 20,000 دێ یەک توی 15,000 دێ هیچی وەستوی شتێکیش نییە وەک سەرانەوەرگتن سەرانەوەرگرتنیەکە. سندیکای علوەی سلێمانی ڕایدەگەنێت کە لە مانگی نیسانەوە تا کانونی یەکەمی ئەم ساڵ هاوردەکردنی بەرهەمی دەرەکی قەدەغە کراوە بۆ پاڵپشتی جوتیاران. سپاس بخوا لە ڕووی ڕێژە و لە ڕووی کوالێتیشە و ئەم ساڵ بێئافاتە بەرهەمەکان تا ئێسش خۆتان نەزانن لە سپاس بخوا بەر جەوەکە فێنکە بەو شێوەیە گەرمانیە تابان گەرم نییە بەو شێوێ خۆی تەسیری گەرما لەسەر بەرهەمی خۆماڵی زیاترە یاخت و عیلەتە بێ تووشی بۆ گڕە و گەرما ئەم ساڵە تا ئێستا سپاس بخوا عیلەتی نییە و بەرهەمێکی زۆر باشمانەیە. بەڵێ بەرهەم لە سەدا لە چاو پار و پێرارە لەوەچێت لە سەدا 25 بۆ 30 زیاتر بێت. هۆشداری دەدرێت لەوەی ئەگەر کێشەی بازگەکانی عێراق بە خێرایی چارەسەر نەکرێت جوتیارانی کورد بۆ ساکنەوەی بەرهەمەکانیان ڕوبەڕووی گرفت دەبنەوە و بەرهەمەکانیان لە عەلوەکاندا تێک دەچێت چونکە بەبێ بازاڕەکانی عێراق بازاری ناوخۆ توانای کێشانی ئەم قەبارە گەورەی بەرهەمی ناوخۆی نییە. ڕامیا عوسمان کەناڵی پێام سلێمانی.